سەبارەت بە توندوتیژیەکان بە دیاریکراوی لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان و گەر هەماهەنگی هەبێت لەگەڵ شارەکانی دیکەیە چ جیاوازیەک بەدی دەکرێت ئەو توندوتیژیانی کە بەرامبەر بە ژنان و بە خێزان ئەنجام دەدرێت. توندوتیژیەکان تەنها لە چوارچێوەی ژنان و خێزان داوەستاوەتەوە کە دەڵێن خێزان تەنها پێکاتەکەی ژنان دەگرێتەوە کە توندوتیژیان لەگەڵدا دەکرێت یاخود پیاوانیش بە هەمان شێوە لە بەردەم ئەو مەترسێدان ئەو جۆرە توندوتیژیانی کە بەرامبەر بە پیاوان دەکرێت هەم جۆرەکەی و لەلایەن کێوە ئەنجام دەدرێت لە نێو خێزان لە نێو کۆمەلگادا ئەو سکاڵانیشی کە تۆمار کراون زیاتر کێ دەگرێتەوە. لەسەرم بابەتە لەگەڵ بەڕێز عەقیل سەفین تاهیر بەڕێوەبەری بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ژنان و خێزان ڕاستەوخۆ لە هەولێرەوە میوانمان دەبێت گفتوگوی زیاتر دەکەین. کاک سەفین زۆر سپاس بۆ ئامادەبوونت. پێم خۆشە لە کۆنفرانسەکەی ئەمڕۆ دەست پێ بکەین. ئامانج لە کۆنفرانسەکەی ئەمڕۆتان چی بوو؟ سپاس بۆ ئێوەش. دیارە هەموو ساڵێک بەڕێوەبەرایەتی گشتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ئافرەتان و خێزان ئاماری ساڵی ڕابردووی ئەو توندوتیژیانەی کە لە هەرێمی کوردستان ئەنجام دراوە بڵاوکاتەوە. خۆشبەختانە ئەو ڕۆژ ئاماری ساڵی ڕابردووی ئەو توندوتیژیانەی کە لە کوردستان ئەنجام درابوو لە سەرتاسەری هەرێمی کوردستان ئەو ئامارانە کە بڵاو کرانەوە خۆشبەختانە کۆمەڵێک ئاماژەی زۆر باشی تێدا بوو کە ئەو کەیسانەی هەیە زۆربەی هەرە زۆریان کەیسەکان چارەسەر کراین و توانیتیان ئەو کەسانەی کە هاتوونە لیژنەکانی ئاشتەوایی نزیکەی 800 و چەند کەسێک ئاشتەواییان بۆ بکرێ و کێشەکانیان بە جوانی چارەسەر بکرێەوە بگەڕێنەوە ناو خێزانەکانی خۆیانەوە ئەو کێشانەی کە هەیە چارەسەری گونجاویان بۆ بدۆزرێتەوە. باش. کاک سەفین کە بازت لە لیژنەی ئاشتەوایی کرد ئەم لیژنەیە ئەرکەسەرێکیەکەی چییە؟ تەنها نزیکردنەوەی خێزانەکانە لە یەکتر کە بەس لە دووبارە ئاشتبوونەوەی خێزانەکان دەکەی بەست لە هاوسەرەکانە؟ سەبارەت بە لیژنەی ئاشتەوایی دیارە بە پێی یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی کە ئێستا لە هەرێمی کوردستان ئەو یاسایە بەرکارە و ئیشی پێکرێ لە ناو ئەو یاسایە ئاماژە بە لیژنەی ئاشتەوایی درایە. هەر ئەندامێک لە ئەندامەکانی خێزان کە توندوتیژی بەرامبەر کرا پێش ئەوەی پەڕاوەکەی ڕەوانەی دادگای تایبەتمەند بکرێ بۆ سزادانی ئەو کەسێک کە توندوتیژیەکەی کردیا دەبێت بە لیژنەی ئاشتەواییدا بڕوات و لە لیژنەی ئاشتەوایی کۆمەڵێک کەسی شارەزا لەو لیژنەیەی ئەندامن کە مامۆستایانی زانکۆنە مامۆستایانی ئاینینە و توێژەرانی کۆمەڵایەتی و دەرونی و یاساینەکە ئیش لەسەر ئەو توندوتیژیانە ئەکان ئیش لەسەر ئاشکردنەوەی ئەندامانی خێزانەکان بۆ ئەوەی جارێککە بگەڕێنەوە ناو خێزانەکانیان و دوور بن لەو توندوتیژەیە کە بەرامبەریان کرا. باش. ئامارەکان کاک سەفین ئەگەر لەبەردەستدا بێ پێم خۆشە ئاماژێکی کورتی لێ بکەیت چ گۆڕانکاریکی بەسەردا هاتووە مەبەستمەوەی گەر ئامارەکان بخەینە ڕوو لە 2022 بەراورد بە ساڵی پێشتری چ گۆڕانکاریەک هاتووە؟ سەبارەت بە ئامارەکان دیارە پێش ئێستا کەمێک پێش ئێستا لە کۆنگرە ڕۆژنامەوانە بەڕێز بەڕێوەبەری گشتی ئاماری هەموو کوردستانی خستە ڕوو بەڵام سەبارەت بە هەولێر ئەگەر ساڵی 2022 بەراوردکەین بە ساڵی 2021 خۆشبەختانە ئەنجامی ئەو ئامارانەی کە گەیشتە لامان ڕووی لە کەمبوونەوە بوو ئەو توندوتیژانەی کە لە 2021 هەبوو لە بەراورد بە ساڵی 2022 ڕێژەکە خۆشبەختانە ڕووی لە کەمبوونەوە بوو. باش. کاک سەفین دیارە کە دەڵێن توندوتیژی دژ بە ژنان جۆری جیاوازیە دواتریش دێمە سەر باسکردنی خێزانەکان و پیاوان بەڵام بەر لەوە با لە ژنانەوە دەست پێ بکەین بە بەردەوامی کە باز لە توندوتیژی دەکرێت یەکسەر ئەم وێنایەتە بەرچاومان کە توندوتیژیەکان بەرامبەر بە ژنان دەکرێت بەرامبەر بە منداڵان هەیە بەرامبەر بە پیاوانیش هەیە گەر لەسەر ژنان بوەستین ئەو توندوتیژیانی کە بەرامبەر بە ژنان دەکرێت زیاتر چی بوون و توانراوە چۆن چارەسەری کێشەی ئەو توندوتیژیانە بکرێت کە بەرامبەریان کراوە؟ لە یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی باس لە جۆری ئەو توندوتیژیانە کرایە کە بەرامبەر ئەندامانی خێزانە کرێت هەموو ئەو جۆرانەی کە باس کرایە ئێستا لە هەرێمی کوردستان هەندێک جۆر لەو توندوتیژیانە لە کوردستان بەداخەوە بوونیان هەیە وەکو ئەوەی کە لە ئامارەکانیش بڵاو کرانەوە
زۆربەی هەرە زۆری ئەو توندوتیژانەی کە لە هەرێمی کوردستان ئەنجام درایە با بڵێن ئەگەر بێت و پلەبەندێکی بۆ دابنین لێدان بە پلەی یەکەم هاتبوو لەو ئامارانێک کە بڵاو کرانەوە دواتر با بڵێن هەڕەشەیە قسەی ناشرینە ئەو شتە ناخۆشانەی کە ئێستا لە ناو خێزانەکانی ئەندامانی خێزانی مەڕوەدا. کاک سەفین سەبارەت بە بەوەی کە لە نێو خانەکانی داڵدەدانی ژناندا هیچ جۆرە توندوتیژیەک ڕووی داوە کە تەنانەت ئەو کەسانی کە توندوتیژی دەکەن لە ناو خانەکانی داڵدەدانیشدا هانیان بۆ توندوتیژی هێنابێت بەرامبەر بۆ ژنانی کە لەوێن. سەبارەت بە ماڵی داڵدەدانی ئافرەتانی هەڕەشە لێکرا و ئەگەر مەبەستت ئەوانەیە مەبەستت ئەو خانە لە ناو ئەو ماڵەی با بڵێن ئەوەی سەرپەرشتیە کرێ و ئەوەی پەیوەندیدارە بەولانە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی سەرپەرشتی ئەو ماڵانە کاتەنها وەکو پاسەوانی بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی پاسەوانی ئەو ماڵانەکە و هیچ کەیسێک وەکو بابرێن بەڕێوەبەرایەتی هەولێر باسەکەم هیچ کەیسێک ئاراستەی مەنەکرا بڵێ لە ناو یەکێک لە ماڵی باڵین داڵدەدانی ئافرەتانی هەڕەشە لێکرا و توندوتیژی بەرامبەر کرابی لەبەرەوەی ئەوانەی سەرپەرشتیەکان ئەوانەی ئیدارەی ئەو ماڵانە ئەدەن هەمویان ستافی ئافرەتن و کەسی شارەزا و ڕاهێنراویشن. باشە زیاتر توندوتیژیەکان لە چ شارێکە ئامارەکەی زیاترە؟ وەڵاهی ئەو ئامارانێک کە ئەوڕۆ باس کرا باس ئەوەی نەکرا با بڵێن چ شارێک زیاترە بە شێوازێکی گشتی ئامارەکان بڵاوکرانەوە بەس سەبارەت بە هەولێر وەکو تازە ئێستا پێش ئێستا باسم کرد ئەوەی ساڵی 2021 لەگە 2022 خۆشبەختانە ساڵی 2022 ئامارەکان ڕوو لە دابەزین بوو. ئەی لە شاری سلێمانی و دوهۆک و هەڵەبجە بە شێوازێکی گشتی نازانم چونکە ئاماری بەڕێوەبەرایەتی گشتی جیاوازە لەگە ئاماری بەڕێوەبەرایەتی هەولێر و ئەوەی بەڕێوەبەری گشتیش بەخۆی ئاماژەی پێکرد چونکە ئاماری هەموو بەڕێوەبەرایەتیەکانی کوردستان ئەچتە لای بەڕێوەبەری گشتی و بەڕێوەبەری گشتی ئاماری هەموو کوردستانە خاتە ڕوو ساڵانە. باش ئەم ئامارانی کە جەنابە باس لێوە کرد تەنها ئەو ژنانە دەکرێتەوە کە بەڕەگەس کوردن یاخۆ ژنانی دیکەشە بوون کە لە ناو هەرێمی کوردستان بەنمونە لە شاری کۆکەولێردا نیشتەجێبن و پەنابن بەرخانەکانی داڵدەدان بۆ توندوتیژیان بەرامبەر کرابێت یاخۆ دۆکو ئامارێک ئەمانی شتێکەڵ بە جۆری توندوتیژیەکان کرابن. لە سنووری پارێزگای هەولێر هەر کەسێک لە سنووری پارێزگاری هەولێر دابنیشێت چ هاوڵاتی کوردستان بیت چ ئاوارەی با بڵێن ئەو کەسانی کە لە خوار و ناوەڕاستی عێراق لە سنووری پارێزگای هەولێر دانیشن و چ ئاوارە ئەو ئاوارانەیە کە لە وڵاتی سووریا ئێستا پەناهەندەنە و لە سنووری پارێزگای هەولێر دانیشن هەموو کەسانە ئاگرێتەوە کە لەو سنوورەی توندوتیژیان بەرامبەر کرا و سکاڵان لە لایەمە تۆمار کردو. باش دێمە سەر باسکردنی توندوتیژیەکان سەبارەت بە منداڵان ئامارەکان چی دەڵن سەبارەت بە توندوتیژیەکان بەرامبەر بە منداڵان و جۆری توندوتیژیەکانی شکاک سەفین؟ سەبارەت بە منداڵان دیارە ئەو منداڵانە ئەگەر لەلایەن داک و باوچیان توندوتیژیان بەرامبەر بکرێ ئەوەش هەردێتە لایمە ڕێژەکە هەیە بەس بەو ئاستەی نییە عنی وەکو حالەتێک بیکە زۆر باز بکرێ و ببیتە دیاردا هەتا ئێستا بابرێن حالەتەکە هەیە بەس زۆر نییە بەو شێوازەی نییە. لە ناوەندەکانی خوێندن توندوتیژیان بەرامبەر دەکرێت؟ لە ناوەندەکانی خوێندن ئەگەر لە ناوەندەکانی خوێندن توندوتیژی بەرامبەر منداڵەکان بکرێ ئەو کاتی ئەو کێشانە نایەتە لایمە تەنها بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژبافرەتان و خێزان ئەو کەیسانە وەرەگری ئەو سکاڵانە وەرەگری کە لە ناو ئەندامانی خێزان بۆ نمونە باوکێک یان کەسێک لە ئەندامانی خێزان ڕێگربی لەوەی منداڵەکەی بچیتە مەکتەب یان لە ماڵەوە توندوتیژیەکی بەرامبەر بکرە ئەوانە دێتە لایمە. ئەگەر لە ناو قوتابخانە یەکێک لە مامۆستایەکان یاخود یەک کەسێک توندوتیژیەکی بەرامبەر بکە ئەو کاتی ئەو کەیسانەوە ئەو سکاڵانە نایەتە لای بەڕێوەبەرایەتی. باشە ئەوی دێمە سەر بابەتی توندوتیژیەکان سەبارەت بە پیاوان دیارە لە کۆنفرانسەکەشدا تشتێکتان خستووە سەر توندوتیژیەکان بە پیاوان لە هەرێمی کوردستاندا توندوتیژیان بەرامبەر دەکرێت ئەو توندوتیژیانی کە بەرامبەریان دەکرێت لەلایەن کێوەیە و زیاتر چ تەمەنێکن کە توندوتیژیان بەرامبەر دەکرێت؟
بەخۆی پێشترش باسم کرد یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی یعنی جیاوازی ناکات لە نێوانەوەی کە ئەوە ڕگەزی مێ یا خۆت نێرە دەڵێ هەر کەسێک لە ئەندامانی خێزان توندوتیژێکی بەرامبەر بکرێت لە چوارچێوەی خێزان هەتاوەکو پلە چوار هەر کەسێک کە توندوتیژی ئەنجام بداوە توندوتیژی بەرامبەر بکرێ سکاڵایەکانی لە لای مەوەرەگیرێ بۆیە لە ڕگەزی نێریش کۆمەڵێک با بڵێن ئەوانەیە کە لە ڕگەزی نێرن هاتوونە لای ما سکاڵایان تۆمار کردیا و تەمەنەکانیشیان تەمەنی با بڵێن تەمەنی جیاوازە لە هەموو تەمەنەکان هاتوونە چونکە زۆر منداڵ هاتیە شکایەتی لە بابی کردیا و با بڵێن باوک هاتیە شکایەتی لە منداڵەکەی کردیا و هاوسەر با بڵێن پیاو هاتیە شکایەتی لە کچەکەی کردیا و شکایەتی لە با بڵێن خێزانی کردیا هاتیە شکایەتی لە ئامۆزای کردیا ئەوانە هەمووی هاتیتە لای ما و بەپێی ئەو یاسایی کە هەیە ڕوبەڕووی ئیجراتی یاسای کرا توندوتیژیەکان چین کە ڕوبەڕووی پیاوان دەبنەوە کاک سەفین ڕەنگە ئەو وێنێ دروست بوو بێ لای زۆربەی کۆمەڵگە کە پیاوان توندوتیژیان بەرامبەر ناکرێت با بڵێن ئەو سکاڵانەی کە دێتە لایمە بۆ نمونە ئەگەر پیاوەک هەڕەشەی لێ بکرێت لە زۆر جار هەڕەشەی لێکرا لەلایەن با بڵێن خێزانی و لەلایەن یەکێک لە ئەندامانی خێزانی یاخود با بڵێن هەر شەرت نییە لە ناو خێزانی خۆی با بڵێن ئامۆزای هەرکاتە با بڵێن پلەی خزمایەتی یاخود کوڕەخاڵی یاخود بە پلەی خزمایەتی هەتاوەکو پلە چوار ئەگەر ڕگەزی نێر بەرامبەر ڕگەزی نێریش توندوتیژێکی بەرامبەر کرا و ئاساییە کە بەپێ ئەو یاسایی هەیە سکاڵات تۆمار بکات و سکاڵایەکەی وەربژیرێ و ئەو کەسێک کە توندوتیژەکەی کردیا ڕوبەڕووی ئیجراتی یاسایی بکرێتەوە. جۆرەکانی چین جۆری توندوتیژیەکان باسی لێوکرا بوو هەیەنە لێدانە بەڵێ بەڵێ هەیەنە لێدانە هەیەنە قسە پێگوتنە هەڕەشەکردنە ئەو شێوازانێ. باش فرێدان دەچێتە نێو چوارچێوەی توندوتیژیەکانەوە کاک سەفین بەداخەوە لە ئێستادا لە هەرێمی کوردستان ناوبەناو ئەم حاڵەتانە دەبینین کە منداڵ هەر بنمونە یەکێک لە وێنانەی کە لەم چەند ڕۆژەدا بڵاو بۆ منداڵی لێکێک لە شەقامەکاندا خاون پێداویستی تایبێتەوە و دەستبەرداری بوون خێزانەکانی لەسەر جادامێنێتەوە یاخود پیاو بە هەمان شێوە ژن بە هەمان شێوە دەیان بینین زۆر جار لایەن خێزانەکانەوە دەستبەرداریان دەبن ئەمانە ئەچێتە چوارچێوەی توندوتیژیەکانەوە بڵێ ئەوانەی با بڵێن کە لە شوێنێک ئەمینێنەوە کە هیچ جێگایەک نییە بۆی بچی ڕۆژانە ئەو کەیسانە دێت و بەپێی یاسا با بڵێن ئیجراتیان بۆ کرێەوە کێشەکانیان چارەسەرەکرێ ئەوجا چ ئافرەت بی و چ پیاو بی و چ منداڵ بی کە دەنجی گەیشتە لایەنی پەیوەندیدار و توانی بگاتە شوێنی مەبەست ئەو کاتی سکاڵای بۆ تۆمارەکرێ و ئەو کەسە لەسەر شەقامەکان و لەو شوێنانەی کە شوێنی ژیان نینە ئەگوازرێنەوە بە پێی بڕیاری دادوەر. باش ئەمێ بابەتە هەستیارەکەیە کاک سەفین چۆن مامەڵە لەگەڵم کەیسانەیە دەکرێت بۆ کەمکردنەوەیان دیارەمە بەستمە لە هەرێمی کوردستان دەبینین کە زیاد دەکا لاخۆی ئەم حاڵەتانە کەم ببنەوە. بەخۆی ئەو کەسانەی کە با بڵێن سکاڵات تۆمارەکرێ یاخود دەستگاکانی پەیوەندیدار ئەزانن کە ئەو جۆرە شێوازە توندوتیژە هەیە و ئەو جۆرە شێوازەی پێشێلکردنی مافی مرۆڤە هەیە دەستگاکان بە تایبەتی با بڵێن بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژبافرەتان و خێزان لە سەرخەتە بۆ ئەوەی لەگەر لایەنی پەیوەندیدار لەگەر با بڵێن ئەنجومەنی دادوەری و لەگەر وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی شوێنی پێویست و جێگای باش بۆ کەسانە دابین بکە و بتوانانی بە باشترین شێواز یارمەتیان بدەن و کێشەکانیان بۆ چارەسەر بکەن و دوای ئەوەی کە ماوەیەک ئەمینێنەوە لە شوێنانێک کە پێویستە لی بمینێنەوە بە بڕیاری دادوەر دواتر هەوڵە درێ دووبارە ئەوانش بگەڕێنرێنەوە ناو خێزانەکانیان و دووبارە ژیانەکی ئاسایی دەست پێ بکەن. باشە ئەم حاڵەتە هەستەکەن کە زیادی کردووە لە هەرێمی کوردستاندا لە هەرێمی کوردستان نازانم بە سەبارەت بە سنووری بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی ئافرەتان و خێزانی هەولێر ئەو حاڵەتە هەست ناکەم زیادی کردی. باشە کاک سەفین سەبارەت بە ئامێرەکانی پەیوەندیکردن ئێستادا دەزانین کە هەرێمی کوردستانیش یەکێکە لە وڵاتانی کە
وڵاتە تازە پێگەیشتوەکان گەر باسی لێەوە بکەین بەڕووی دنیای تەکنەلۆژیا و کرانەوە هەنگاوەنێت ئەمریکانی پەیوەندیکردن و تەکنەلۆژیا و تۆڕە کۆمەڵایەتیەکانیش چەند ساڵێک هاتووتە نێو هەرێمی کوردستان و بەڵام زۆر جار باسی لێو دەکرێت کە بەڕێگای کێڵە بەکاردەهێنرێت توندوتیژیەکان لە ڕێگەی ئامێرەکانی پەیوەندیکردنە و تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە لە هەرێمی کوردستان ئامارەکان چی دەڵێن بە دیاریکراوی لە پارێزگای هەولێردا مەترسیدارن؟ وڵا بەداخەوە سەبارەت بە ئامێرەکانی پەیوەندی بەداخەوە و تەکنەلۆجیایە باشەی کە ئێستا لە بەردەستی هاوڵاتیانە لە جیاتیەوەی بە باشی بەکاری بێنن لە جیاتیەوەی ببیتە کۆمەڵێک ئاسانکاری کۆمەڵێک شتی باش بەداخەوە بوویتە مایەی هەڕەشە و کۆمەڵێک توندوتیژی و کۆمەڵێک شتی ناخۆش ڕوویدایە بەڵام لە هەمان کات حکوومەتی هەرێمی کوردستان و لە پەرلەمانی کوردستان یاسایەکی تایبەتی دەرکردە یاسای قەدەغەکردنی خراپبەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیە بۆی ئەو کەسانەی کە ویستیان ئەو تۆڕە کۆمەڵایەتیانە لە دژت بە خراپی بەکاربێنن بتوانن بە پێی یاسا ڕوبەڕووی ئیجراعاتی ئەو کەسە ڕوبەڕووی ئیجرات بکرێتەوە و سزای یاسای خۆی وەربگری. ئامارەکان چی دەڵێن سەبارەت بە هەم بەکارهێنانی بە شێوەیەکی هەڵ هەم توندوتیژ هەم بە شێوازێکی هەڵە بەکاردێنن و هەم بە پێ و ئامارانەی کە لە بەردەستە ئەو کەسانەی کە لە ڕێگای تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕوبەڕووی توندوتیژی بووینەوە و تووشی کێشەی زۆر ناخۆش بووینەوە بەداخەوە ئاماری تۆڕە کۆمەڵایەتیەکان و تەکنەلۆجیای کە هەیە ڕۆژ بە ڕۆژ ئامارەکان بەرزە بنەوە واشتی زۆر ناخۆشە بیستی. باش بابەتە ڕەنگە ڕەهەندێکی دیکەی هەبێت توندوتیژیەکان بۆعدێکی دیکەیشی هەبێت کاک سەفین ئەویش ئەوەیە کە ئەم کەسانی توندوتیژیان بەرامبەر دەکرێت جا لە منداڵ بن لە پیاوان بن لە ژنان بن هەر کەسێکی نێو کۆمەڵگەدا دواتر کاردانەوە و ڕنگدانەوەی بێت لە نێو دەرونیاندا دووبارە کە تێکەڵ بە کۆمەڵگە دەکرێنەوە ڕەنگە کاریگەریان هەبێ ئەوانیش جۆرێکی دیکە توندوتیژی خوا نەخواست لە نێو کەوانەیەکدا ئەنجام بدەنەوە ینی چۆن لەلایەن بەڕێوبەرایەتیەکانی تایبەت بە توندوتیژی دژ بە خێزان ئەوانی لە نێو خانەکاندان لە نێو داڵدەکانی تایبەت بە خێزان و ژناندان چۆن هاوکاری دەکرێن چ لە ڕووی توێژەری کۆمەڵایەتیەوە چ لە ڕووی دەروی پزیشکی دەرونیەوە بۆی ئەم کەسانەوە و تاکێکی ئاسایی تێکەڵ بە کۆمەڵگە بکرێنەوە. خۆشبەختانە لە هەموو ئەو شوێنانەی کە ئەو کەسانەی لێ چێ ماڵی داڵدەدان بی و چ چاکسازیەکانی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە کۆمەڵێک توێژەری کۆمەڵایەتی دەرونی و یاسایی هەیە بۆ ئەوەی کار لەسەر ئەو خەڵکانە بکەن کە لەو شوێنەنە بە پێی بڕیاری دادوەر بۆ ئەوەی کە گەڕانەوە ناو کۆمەلگا و گەڕانەوە شوێنی خۆیان ئەو شتە ناخۆشەی کە ڕوویدایە ئەو کاریگەریەی لەسەر نەمینێەوە کەسێکی ئاسایی و کەسێکی باش دووبارە بگەڕێتەوە ناو کۆمەلگا و سەبارەت بە بەڕێوەبەرایەتی و نووسنگەکانی بەرەنگاربوونەوەی توندوتیژیش ئەمە بە بەردەوامی لە ناوەندەکانی خوێندن و لە شوێنە گشتیەکان سیمیناراتی تایبەت و بابەتی تایبەت پێشکەشەکەین لەسەر وشیارکردنەوەی تاکەکانی خێزان بۆ ئەوەی کەمترین خەڵک تووشی هەڵە بەکارهێنانی ئەو تۆڕە کۆمەڵایەتیانە بی و ئاگاداری ئەو شتە خراپانەبی کە ئێستا لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و لە تەکنۆلۆجیایی کە ئێستا لە بەردەستە بەکاردەهێنرێت. باش تۆڕە کۆمەڵایەتیەکان کەناڵەکانی ڕاگەیاندن هەماهەنگیەکانیان لەگەڵ ئێوەدا چۆنە ئەوانەی یاخود جۆری دراماکان جۆری فیلمەکان کە بڵاو دەکرێتەوە پەخش دەکرێتەوە بۆ منداڵانیان بۆ خێزانەکان نەگونجاو بێت بە شێوەیەکی گشتی چۆنن هەماهەنگیەکانیان تەنانەت لە بڵاوکردنەوەی زانیاری و ئاگاداریەکانی و بەیاننامەکانی بەڕێوەبەرایەتی گشتی تایبەت بە بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی دژ بە ژنان و خێزان ئێوە چۆن هەڵسەنگاندن بۆ کاری میدیایی دەکەن لە هەرێمی کوردستاندا؟ سەبارەت بە کەناڵەکانی ڕاگەیاندن خۆشبەختانە هەماهەنگی هەیە لەگەڵ زۆربەی کەناڵەکان بەڵام سەبارەت بەو تەکنۆلۆجیای کە ئێستا هەیە بە تایبەتی ئەو تۆڕە کۆمەڵایەتیانەی کە لە کوردستان هەیە و لە هەموو دنیا هەیە بەداخەوە کۆمەڵێک شتی ناخۆش کۆمەڵێک شت ڕووەدا بەڕاستی هەتا ئێستا هەماهەنگی وەکو پێویست نییە و ئەو شتانەی کە ئەگوزەرێ لەوانەیە لەگەر سیاسەتی حکوومەت و لەگەر دابوونەریتی خەڵکی ما و لەگەر سیاسەتی بەڕێوەبەرایەتیەکەش نەگونجێ. باش
کە هیچ شکوایەک یاخود سکاڵایەک هاتووە کە لە ڕێگەی یاخود هۆکارەکەی کەناڵەکانی ڕاگەیاندن بوو بن یاخود دراماکان بوو بن هەر هۆکارێکی دیکەی تۆڕە کۆمەڵایەتیەکان بوو بێت بوونێتە هۆکاری توندوتیژی و لێکترازانی خێزانەکان زۆر با بڵێن ئەگەر باسی پەیجەکان بکەین زۆر لاپەڕە هەیە لەو تۆڕە کۆمەڵایەتیانە کە بوویتە هۆکارێک بۆ ئەوەی خەڵکی بە هەڵەدا ببن و کۆمەڵێک شتی ناخۆش و کۆمەڵێک تاوان ڕووبدا کە بەڕاستی جێگای داخە بۆ ئەوەی بتوانین بە جوانی و بەباشی کار لەسەرەوانە بکەین پێویستە ئەو شتانە بەکاربیێنین پێویستە بەو شێوازە ئیش بکەین کە ئەو شتانەی بڵاوەکرێتەوە و ئەو شتانەی کە سانسۆری لەسرە پێویستە لە هەرێمی کوردستان ڕێگەی لێ بگیرێ و بەو شێوازە فراوانەی کە ئێستا هەیە بڵاو نەکرێتەوە بۆ ئەوی خەڵکی مەش لەو توندوتیژیانێک کە هەیە و لەو شتە ناخۆشانەی کە ڕۆژانە ڕوەدا بە دوور بین و ڕۆژ بە ڕۆژ بتوانین ئەو ئامارانە ڕوو لە دابەزین بکە. باشە سەبارەت بەهێڵێکی گەرم بۆ پەیوەندیکردنی خێزانەکان منداڵان ژنان پیاوان بە بەڕێوەبەرایەتی تایبەت بە بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ژنان بوونی هەیە و گەرزانیاری ورد لەسەر ئەم هێڵە گەرمە بە خەڵک بدەن بە بینەران چۆن هاوکاریان دەکەن هێڵەکەیش ژمارەکەی ئاشکرا بکرێت. سەبارەت بە بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژ دژ بە ئافرەتان و خێزان خۆشبەختانە لە هەرێمی کوردستان لە هەرسێک پارێزگای هەرێمی کوردستان سلێمانی دهۆک هەولێر خۆشبەختانە ئێستا هێڵی گەرمی ژمارە 119مان هەیە کە هێڵێکی بێ بەرامبەرەوە بە شێوازێکی 24 کاتژمێری کارەکە وەستافەکی ڕاهێنرا و لەو هێڵە کارەکەن و بە شێوازێکی باش خزمەتی ئەو کەسانەکەن کە پێویستیان بەڕاوێژی دەرونی کۆمەڵایەتی یاسایی هەیە ئەو کەسانی کە توندوتیژێکیان بەرامبەرەکرێ بۆ ئەوەی ئاراستەی لایەنی پەیوەندیدار بکرێت و بە باشترین شێوە خزمەت بکرێت. بەڵێ کاک سەفینێ من زۆر سوپاس دەکەین کە لە بەرنامەکەمان لە کورسات نیوز ئامادە بووی ئەگەر شتێکی تایبەت مابێت چ بە بەڕێوەبەرایەتیەکە چ بە توندوتیژی دژ بە خێزان و پامێکی دیاریکراوە بۆ کۆمەڵگە بۆ هاوڵاتیان. دووبارە زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز و بۆ بینەرانی خۆشەویست داواکارم کە بتوانین ئینشاءڵڵا لاو ساڵێک کە تێداین کەمترین توندوتیژی و کەمترین ئەو شتە ناخۆشانەی کە لە وڵاتی مەڕووەدا ڕوو بدات و بتوانین کوردستانێکی ئاوەدان و خۆشگوزەران بنیاد بنین. بەڕێز عەقیل سەفین تاهیر بەڕێوەبەری بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ژنان و خێزان زۆر سپاس بۆی کە ڕاستەوخۆ لە هەولێر و میانیەمە بمان بوونە بێت.